سڵاوتان لێبێ بینەران و بیسرانی ڕوودا و من مەهدی فەرەجم لە پەکینی پایتەختی چینەوە دێمە خزمەتتان بۆ هەفێڤینێکی تایبەت بۆ زیاتر ئاشنابوون لە سیاسەتی دەرەوە و هەوڵ و پەیوەندیەکانی چین لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو گرژی و ئالۆزیەی نێوان ئەمریکا و چین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی ئێران بە پێویستم زانی میێوانداری زۆر بەڕێز سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی سەنتەری چین و جیهانگیری زۆر بەڕێز دکتۆر وانگ هویاو بکەم. زۆر سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. ئەگەر بە یەکەم پرسیار دەست پێ بکەم چین چۆن خۆی وەک نێوەندگیرێک دەبینێت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەبارەی دۆخی ئێران. هەندێک خەڵک ڕخنەوە دەگرن کە چین لایەنگری و مەیلی ئێرانیە. چۆن چین دەتوانێت بێت بە نێوەندگیرێکی بێلایەن لە ناوچەکەدا؟ بەڵێ، سپاس بۆ ئەم هەفەیڤینە. لە ڕاستیدا پێم وایە چین ئەم جارە هەوڵێکی زۆر دەدات بۆ نێوەندگیری لەم قەیرانەدا، واتە لە جەنگی ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران و هەموو ململانیەکانی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. من هەرگیز نەمبینیوە وانگی وەزیری دەرەوەی چین زیاتر لە 30 پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هەموو وڵاتانی کەندا و هەموو وڵاتانی عەرەبی لەو ناوچەیە و لەگەڵ ئێراندا بکات. هەروەها بێگومان لەگەڵ وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان، یەکێتی ئەوروپا، وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دەرەوەی ڕووسیا. هەرگیز شتی وامان نەبینیوە زیاتر لە 30 پەیوەندی تەلەفۆنی کراوە و باڵیۆز جای نێردەی چین لە نێوان چین و ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هاتوچۆی دەکرد. پێم وایە چین مێژوویەکی زۆر باشی هەیە لە ڕووی مێژوویەوە. چین هیچ کێشەیەکی لەگەڵ ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا نییە. هەرگیز دەستدرێژی نەکردوتە سەر هیچ وڵاتێک و هیچ کێشەیەکی لەوێ دروست نەکردووە. هەمیشە وێنەیەکی باش و ئاشتی خوازانە و دۆستانەی هەبووە. لووتکەی چین و وڵاتانی عەرەبی ئەمساڵ لە پەکین بەڕێوە دەچێت. هەروەها چین دەستپێشخەری پشتێن و ڕێگەی ڕاگەیاندووە کە نزیکەی هەموو وڵاتان ئەندامن تێیدا. بۆیە پێم وایە لەو ڕۆوە چین بەڕاستی زۆر بێلایەن بووە و دەیەوێ ئاشتی لەو ناوچەیەدا ببینێت. بۆ نمونە لە ١٤٠ وزەی چین لەو بەشەی جیهانەوە دێت کە بە زۆری لە هەموو وڵاتانی کەنداوەیە. بەڵام نەوت لە ئێرانیش دەکڕێت. پێم وایە لە بەرژەوەندی چیندایە کە ئەم جەنگە کۆتایی بێت. گرنگ نییە کێیە، نابێ شەڕ بکەن. بۆ نمونە وەزیری دەرەوەی ئێران ماوەیەکی کەم لەمەوبەر لە پەکین بوو. بەڕێز وانگ پێی گوت تکایە جەنگ ڕابگرن، تکایە تەنگەی هورمز بکەنەوە و تکایە دەست بە دیالۆگ بکەن. پێم وایە ئەوە پامێکی زۆر بەهێزە. پێم وانییە چین بەڕاستی لایەنگری هیچ کەسێکی کردبێت. چین لایەنگری ئاشتیە. ئایا چین ئێستا پەیڕەوی استراتیژی هاوسەنگی دەکات یان لایەنگری جیۆپۆلیتیکی ڕوونی هەڵبژاردووە؟ چین استراتیژیەکی هاوسەنگی گەورە پەیڕەو ناکات. ئەوەی چین دەیکات لە ڕاستیدا من پێی دەڵێم بە جیهانی بوونی ئابووری. استراتیژی ئابووریە. ئەگەر دەتەوێت باسی استراتیژیەک بکەیت، ئەوە چین پەیڕەوی استراتیژیەکی ئابووری بە جیهانی بوونی زۆر باش دەکات. بۆ نمونە چین دەستپێشخەری پشتێن و ڕێگەی دەست پێ کرد. چین بەڕاستی وەبەرهێنەرێکی گەورەیە لە هەموو وڵاتانی کەندا و ڕۆژهەڵاتی نێوەڕاست. چین لووتکەی لەگەڵ وڵاتانی عەرەبی هەبووە و بەم دوایەش باجی گومرگی لەسەر 53 وڵاتی ئەفریقا بە هەندێک وڵاتی عەرەبیشەوە لابرد. بۆیە دەبینیت چین لە بنەڕەتدا پەیڕەوی استراتیژیەکی گەشەپێدانی ئابووری بۆ هەموو وڵاتانی ئەو بەشەی جیهان دەکات. چین بەڕاستی هیچ استراتیژیەکی سەربازی نییە، هیچ استراتیژیەکی ئەمنی نییە. ئەگەر بەڕاستی باسی جیۆپۆلیتیک بکەیت، چین نایەوێت لەو بەشەی جیهان بکەوێتە مەترسیەوە یان تێک بچێت. چین دەیەوێت دابینکردنی وزە لەو بەشەی جیهانەوە بۆ چین پارێزرا و سەقامگیر بێت. پێم وانییە لە بەرژەوەندی چیندا بێت هاوسەنگیەک ببینێت یان لایەنگری لایەنێک بکات دژی ئەوی دیکە. بەڕاستی چین مامەڵێکی یەکسان لەگەڵ وڵاتانی جیهان دەکات و ڕەنگە هەندێک وڵات پەیوەندیەکی نزیکتریان هەبێت، بەڵام ئەوە لەسەر حسابی وڵاتانی دیکە نییە. ئەگەر شەڕی ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست درێژەی کێشا و تەشەنەی کرد، کەی و لەکوێ چین هێڵک لە نێوان دیبلۆماسی و دەستێوەردان و دەستپێشخەری ئاسایش و سەربازی دەکێشێت؟ پێم وایە ئەوەی چین دەیکات، بۆ نمونە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە هاتە پەکین لووتکەیەکیان لەگەڵ سەرکردەی چیندا هەبوو،
ڕەنگە هەندێک لێکتێگەیشتن هەبوو بن چونکە هەم ئەمریکا و هەم چین دەیانەوێت ئەم جەنگە کۆتایی بێت. هەروەها دەبینین ئێرانیش دەیەوێت ئەم جەنگە کۆتایی بێت. بۆیە بەرژەوەندیەکی گەورەی ئەمریکا، ئێران و وڵاتانی عەرەبی هەیە کە هەمویان دەیانەوێت ئەم جەنگە کۆتایی پێبێت. هەندێک کێشەی مێژووی هەیە، مشتومڕی جیاواز هەیە، بینیمان پاکستانیش بەشداری کرد. بەڵام ئەوەی چین تێیدا بەشدارە زۆرترین کاریگەری هەیە چونکە گەورەترین هێزی ئابووریە لەم بەشەی جیهاندا. دەزانی گەورەترین وڵاتی بازرگانیە لەگەڵ هەموو وڵاتانی ئەو بەشەی جیهاندا. بۆیە ئەگەر چین بڵێت تکایە ڕابوەستن، پێم وایە ئەو جۆرە کارە بەهۆی کاریگەری ئابووری چینەوە پشتیوانی دەکرێت. پێویست ناکات چین سەرباز بنێرێت، بەڵام چین زۆر کەرەستە دابین دەکات. چین زۆر پشتیوانی دابین دەکات و چین پشتیوانی ئابووری لەوێ دابین دەکات. ئەو دراوە بیانیەی لە چینەوە دێت بەڕاستی پشتیوانی ئەو بەشەی جیهان دەکات. بۆیە پێم وانییە پێویست بکات چین بڵێت ئێمە پشتیوانی دەکەین، ئێمە کاری سەربازی دەکەین یان شتێک دەکەین. تەنیا دەڵێت باشە تکای ڕابوەستن ئەگینا بازرگانی زیانی پێدەگات. بۆیە پێم وایە ئەوە پەیامێکی بەهێزە کە چین دەتوانێت بیت. چین پەیوەندی و بەرەو پێشوونی ئابووری باشی لەگەڵ ئێران هەیە و هاوبەشی استراتیژین. بەڵێ بەڵێ. ئەگەر چین هیچ دەستپەشخەری سەربازی و ئاسایش ناگرێتە بەر، چۆن بیر دەکاتەوە کە بێ بە لێزێکی جیهانی؟ ئەمە کاریگەری لەسەر چین نابێ تا بێتە هێزێکی جیهانی کە هیچ دەستێوەردانێکی سەربازی ناکات؟ نەخێر، چین هێزی سەربازی لە ئاستی نێودەوڵەتیدا بەکار ناهێنێت، بەڵام چین خۆی توانای بەرگری زۆر گەورەی هەیە. ئەگەر باسی هێزی سەربازی بکەیت، چین گەورەترین هێزی دەریاییە لە جیهاندا، زیاتر لە هەر وڵاتێکی دیکەی جیهان کەشتی بەرهەم دەێنێت. پاشان چین ئەم هێزە بە هێزەی دروست کردووە کە ئەگەر هەر بەرژەوەندێکی چین پێشێل بکرێت، چین بێگومان هێزێکی سەربازی بەهێزی هەیە کە بەشی ئەوە دەکات بگاتە ئەم دۆخە ڕێگرە. بۆیە کاتێک ئەو دۆخە بەرگریە بەدەست هات، ئەوەی دەمێنێتەوە هێزی ئابووریە، کەواتە چین هێزی ئابووری هەیە کە لەلایەن هێزی سەربازی چینەوە پشتیوانی دەکرێت. بۆیە هیچ کەس ناتوانێت لە ڕووی سەربازیەوە لەگەڵ چین شەڕ بکات، چونکە دەزانن ناتوانن بیبەنەوە، ناتوانن شەڕ بکەن. ڕکابەریکردنی ئاشتی خوازانە هێزی ئابووریە. بۆیە چین هێزێکی ئابووری زۆر گەورەی هەیە و ئەوە جیاوازیەکی زۆر دروست دەکات، چونکە لە ڕووی سەربازیەوە پێویستیان پێی نییە، بەڵام لە ڕووی ئابووریەوە کاریگەریەکی زۆر گەورەیان هەیە. پاشان دەگەڕێتەوە بۆ خۆراک و بژێوی خەڵک کە بەڕاستی ئەو پرسە سەرەکیەیە کە هەموو حکوومەتەکان دەبێت بیری لێ بکەنەوە. کردەوەکانی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست، ئایا چین ئەمە وەک ناسەخامگیری یان دەرفەت دەبینێت بۆ فڕانکردنی ئابووری و هەژمونەکەی؟ نەخێر، پێم وایە ناسەقامگیرکەرە. شتەکان چەندین ساڵ بۆ دواوە دەبات. بۆ نمونە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و وڵاتانی کەنداوی وێران کرد. مەبەستم ئەوەیە هەموو ئەم ژێرخانە متمانە سەرنجڕاکێشی و شوێنی مەبەستی هەموو وڵاتانە عەربیانە کەوتونەتە مەترسیەوە. ئەم جەنگە ئێرانیەکانی 5 ساڵ لە مێژوودا بۆ دواوە برد. زۆر شت ڕوو دەدەن، ئەوەش لە بەرژەوەندی چیندا نییە. چین دەیەوێت ئەو بەشەی جیهان گەشە بکات بۆ ئەوەی چین بتوانێت بەردەوام بێت لە بازرگانی و بتوانێت پشتێن و ڕێگە و هەروەها هەموو جۆرە پرۆژەیەکی چینی پەرە پێ بدات. بازرگانی چین لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا گەشە دەکات. پاشان ئەگەر ئەوە بەڕاستی بکەوێتە مەترسیەوە، چین هیچ بەرژەوەندیەکی لەوێدا نییە. بۆیە پێم وایە لە بەرژەوەندی چیندایە کە سیستمی ئەو بەشەی جیهان بگەڕێتەوە و هەروەها دۆخی ئاشتی بەدی بهێنرێت. پاشان ئەگەر ئەوە پێویست بێت، چین دەتوانێت هەموو هەوڵێکی خۆی بدات ببێتە نێوەندگیر و ئاشتی خواز. پێم وایە زیاتر و زیاتر خەڵک تێدەگەن. هەموو سەرکردەکانی G7 جگە لە ژاپۆن دێنە چین. ترامپ دێت. هەمویان لە بنەڕەتدا پێویستیان بە هاوکاری چینە. بۆیە پێم وایە کاریگەری چین ڕۆژانە لە زیادبووندایە و ئێستاش گەورەترین داواکاری بۆ هاوکاریکردن لەلایەن سەرۆک ترامپەوە هاتووە. ئایا بەڕاستی چین دەتوانێت بێت بە نێوەندگیرێکی ئاشتی یان ئەو چاوەڕوانیە زیادڕۆیی تێدا کراوە؟ نەخێر، پێم وایە بە شێوەیەکی واقعی چین دەتوانێت، چونکە چین پێشتر ئەوەی کردووە لە باڵکان، ئێران و هەروە سەعودیە. مەبەستم ئەوەیە ئەمە یەکەم جار نییە. پاشان دەبێت بڵێم بەهۆی دۆخەکەشەوە
بەهۆی بەرژەوەندەکانی هەردووبەرەی ئێرانیەکان و وڵاتانی عەرەبی و ئەمریکا و ئیسرائیل هەمووان دایانەوێت ئەم جەنگە کۆتایی پێبێت چونکە ئەمریکا یەکەم شت دەستی بەستراوە کۆنگرێس ڕێگە نادات مۆڵەتی جەنگ نادات 6 ڕۆژی جەنگەکە تەواو بووە بۆیە ناتوانن بەردەوام بن لە شەڕکردن لەوێ ئێرانیش زۆر زیانی بەرکەوتووە ڕەنگە زۆربەی تەقەمەنیەکانی بەکارێ نابێت ئەوانیش ناتوانن لەو جەنگە بەردەوام بن هەمویان دایانەوێت هێور ببنەوە پاشان ئەگەر بیانەوێ هێور ببنەوە کوێ ئەو لایەنە سێمەی کە بۆ هەمووان قبول کراوە چین ئەو لایەنەیە بۆیە پێم وانییە پێویستیت بە هەوڵێکی زۆر لە چینەوە بێت ئەوان تەنیا چین وەک هۆکارێکی باش بەکاردێنن بە ڕێزەوە دەڵێن هەمومان ڕوومان بە چیندا باشە سەرۆک ترامپ داوای لە چین کردووە وەزیری دەرەوە ئێران دێتە چین شای سەعودیە تەلەفۆنی بۆ سەرۆکشی کرد شازادەی ئیمارات سەردانی چین دەکات باشە هەمووان دێنە چین اینجا باشە با بچینە سەرۆسەکۆیەوە بە ئارام ببینەوە ئایا چین تا چەند بەرامبەر پەکەوتن و پەخستنی گەروی هورمز لاوازە سەرڕای ڕووکردنی چین لە وزە نێوبووەکان چەند کاریگەری کردووە لەسەر چین نەخێر پێم وایە چین بێگومان کاریگەری لەسەر دەبێت چونکە هەرچەندە لە 150 بۆ لە 160 وزەی چین ئێستا وزەی نوێبەوەیە و چین یەدەگێکی گەورەشی هەیە هەروەها چین جێگرەوەیەکی دیکەشی هەیە بۆ کڕین لە رووسیا ئاسیای نێوەڕاست یان وڵاتانی دیکە چین دەتوانێت ئەم جۆرە قەیرانە باشتر لە هەر وڵاتێکی دیکە بەڕێوە ببات چونکە چین ماوەیەکی زۆرە بە وزەی سەوز خۆی بۆ ئەمە ئامادە کردووە دەبینیت زۆربەی ئەو ئۆتۆمبیلانەی لە پەکینن بە وزەی کارەبا کار دەکەن چین گەورەترین بەرهەمهێنەری وزەی کارەبایە لە جیهاندا 2.5 هێندەی ئەمریکا و 3 هێندەی ئەوروپا بۆیە چین لە ڕووی وزەی کارەباوە بەڕاستی باشە بەڵام بێگومان هێشتا چین پێویستی بە نەوت و هەموو شتەکانی دیکەی ڕۆژەڵاتی نێوەڕاست هەیە تەنیا کەمتر لەوانی دیکە کاریگەری لێسەر دەبێت بەڵام پێم وایە گوشارەکە زیاد دەکات ژاپۆن لە 90 لە ڕۆژەڵاتی نێوەڕاستەوە پێویستە وڵاتانی ئاسیا کۆریایی باشوور ئاسیای نێوەڕاست و پاشان وڵاتانی ئەوروپاش بە توندی زۆر پێویستیان پێێتی پێم وایە منجەڵی هەڵمەکە دەکوڵێت و زوویان درەنگ دەتەقێتەوە بۆیە پێم وایە کاتی ئەوە هاتووە کە ئەمریکا ئێران و هەموو وڵاتانی عەرەبی و چین ڕێگەیەک بۆ هێورکردنەوەی دۆخەکە بدۆزنەوە چین وەبەرهێنانی گەورەی لە عێراق هەیە چۆن مامەلە لەگەڵ گرژەکان و پەیوەندیەکانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکات چین سیاسەتێکی هەیە کە دەستێوەردان لە کاروباری نێوخۆیدا ناکات چین حەز ناکات وڵاتانی دیکە دەستێوەردان لە کاروباری نێوخۆی چین بکەن و لە بەرامبەریشدا چین دەستێوەردان لە کاروباری نێوخۆی وڵاتانی دیکە ناکات بۆیە بەڕاستی هیوای بە حکوومەتی نێوخۆیی دەسەڵاتی نێوخۆی و هێزە سیاسیە نێوخۆیەکان هەیە بۆ ئەوەی کارەکان ڕێک بخەن بەڵام بێگومان چین هێڵێکی سووری هەیە کە ناتوانیت دەسەڵات خراپ بەکار بهێنیت ناتوانیت خەڵک بکوژیت جەنگی نێوخۆیی هەبێت شتی لەو جۆرە نابێت پێم وایە لەو ڕۆوە چین حەز دەکات چارەسەرێکی ئاشتیخوازانە ببینێت ئەگەر ڕوو نەدات چین هەمیشە حەز دەکات لە نەتەوەی گرتوەکان یان ئەنجومەنی ئاسایش گفتوگۆ بکات بەڵام چین پشتیوانی لایەنێک ناکات دژی ئەوی دیکە پێم وانییە چین لە ڕابردوودا ئەوەی بەکارێ نابێت ئایا چین هەرێمی کوردستان وەک هاوبەشێکی ئابووری استراتیژی دەبینێت یان تەنیا وەک بەشێک لە عێراق من شارەزای ئەو بابەتە نیم بەڵام هەست دەکەم کە چین ناچێتە نێو دەستوەردان لە کاروباری نێوخۆی چین هەمیشە کاتێک مامەڵە لەگەڵ وڵاتێک دەکات وەک یەک پارچە مامەڵەی لەگەڵ دەکات هەمیشە دەتوانن لەگەڵ حکوومەتی ناوەندی کار بکەن دەشتوانن لەگەڵ حکوومەتی نێوخۆی کار بکەن ئەوە کردەوەی بازرگانی چین بووە بە درێژایی ئەم ساڵانە تەنانەت لە ئەمریکاش دەتوانن لەگەڵ حکوومەتی فیدراڵی کار بکەن دەشتوانن لەگەڵ حکوومەتەکانی ویلایەتەکان کار بکەن لە ئەوروپاش هەمان شت بووە بۆیە پێم وایە ئەگەر شەرعی بێت ئەگەر لە ئاستی نێودەوڵەتیدا دانپێدانراو بێت نابینم بۆچی چین هاوکاری نەکات هیچ کەشەیەک لەوێدا نابینم چین چەندە نیگەرانە لەباری دۆخی هەرێمی کوردستان و لەباری پرۆژەکانی پشتێن و ڕێگا دەستپێشخەری پشتێن و ڕێگە نزیکەی 12 بۆ 13 ساڵ لەمەو پێش ڕاگەیەندرا زۆر باش بەڕێوە چووە تاوەکو ئێستا زیاتر لە $1 تریلیۆن ئەمریکی وە بەرهێنانی تێدا کراوە
زیاتر لە 3000 پرۆژە دروستکراون و بێگومان دەست پێشخەریەکەش ناڵێم بێکەم و کوڕیە، هێشتا هەندێک جاریش کێشەی هەیە، بەڵام بە بەراورد لەگەڵ چارەسەرەکەدا بەڕاستی نایابە. بەڕاستی من شارەزای دۆخی نێوخۆیی ئەو پرۆژە تایبەتانە نیم، بەڵام بەگشتی پێم وایە پرۆژەکانی پشتێن و ڕێگە باش دەڕۆن و لەلایەن هەموو ئەو وڵاتە نێوخۆییانەوە پێشوازیان لێ دەکرێت، چونکە ئەوە تاکە ژێرخانی ئابووریە کە چین بۆ پشتیوانیکردنی گەشەپێدانی نێوخۆیی دابینی دەکات. هەروەها ئەزمموی چین زۆر بەسوودە، ئەگەر دەتەوێت دەوڵەمەند بیت سەرەتا ڕێگەکان دروست بکە. پاشان پێم وایە تۆماری کارەکانی چین دەری دەخات کە چین لە ئەفریقا، ڕۆژهەڵاتی نێوەڕاست، ئەمریکای لاتین و ئاسیای نێوەڕاست کاری زۆر باشی کردووە، بەگشتی گوێم لە زۆر شتی خراپ نەبووە لەسەرەوە. بۆچی هیچ پرۆژەیەکی چین لە چوارچێوەی پشتێن و ڕێگادا لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت و هەمووی لە ناوەڕاست و خواروی عێراقە؟ من شارەزای ئەو وردەکاریانە و دابەشبوونی پرۆژەکان بەسەر وڵاتاندا نیم. تۆ زۆر پرسیار دەکەیت کە من بەڕاستی شارەزایم تێدا نییە، بۆیە ناتوانم بڵێم بۆچی جیاوازی هەیە، چونکە من تەنیا پێم وایە ئەگەر حکوومەتێکی شەرعی بێت، پرۆژەیەکی شەرعی بێت و بەگشتی بۆ بەرژەوەندی کۆمەڵگەی نێوخۆی و خەڵک بێت، چین هەمیشە ئامادەیە یارمەتی بدات. بەڵام من شارەزایم لەو پرسە سیاسیانەی کە باسییان دەکەیت نییە. ئایا چین ئارەزوو دەکا بە شێوەیەکی ناڕاستەخۆ مامەلە لەگەڵ لایەنە نادوڵەتیەکان بکات، یان تەنیا پابەندی دیبلۆماسی دەوڵەت بۆ دەوڵەتە؟ پێم وایە بە زۆری چین پابەندی پەیوەندیەکانی دەوڵەت بۆ دەوڵەتە. مەبەستم ئەوەیە ئەگەر حکوومەتێکی نێوخۆی هەبێت کە لەلایەن حکوومەتی فیدراڵی یان حکوومەتی ناوەندیەوە دان پێدان نەنراوە، ڕەنگە چین زۆر خۆی لەوەدا تێوە نەگلێنێت. دەبێت بڵێم ئەو 184 وڵاتەی دان بە چیندا دەنێن پەیوەندی دیپلۆماسیان هەیە. ئەوە بنەمای بنەڕەتیە کە پەیوەندیە دووقۆڵیەکانیان لەسەر بەڕێوە دەچن. دەبێت ڕێز لە ئەو پەیوەندیە دووقۆڵیانە بگرین. ئایا ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەبێتە گۆڕپانێکی نوێی کێبڕکەی استراتیژی نێوان چین و ئەمریکا؟ نەخێر پێم وانییە هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی چین لەوێک ڕکابەری بکات، چونکە چین هەموو هاوکاری ئابوووریەکان دەکات. ئەمریکا دەتوانێت هەرچی بێوێت بیکات و ئەوە لەسەر بنەمای شایستەی و بەرژەوەندی دەبێت. هەر کەسێک بتوانێت سوود لە بەرژەوەندی ئەم هاوکاریە وەربگرێت، پێویست ناکات وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لایەنێک هەڵبژێرن. دەبێت بابەت بە بابەت بێت. هەر کەسێک بتوانێت بەرژەوەندێکی باش دابین بکات، ئەوە لەگەڵ ئەو هاوبەشە کار دەکەن کە هەڵی دەبژێرن. ئایا چین دەتوانێت هەژمونی خۆی فراوان بکا بەبێ ئەوەی بکەوێتە ژێر هەمان ئەو بارگرانی ئەمنیانەی کە ئەمریکا ڕوبەڕووی ئالنگاری کردوتەوە؟ چین دەتوانێت لێ ڕابکات و لە پرۆژەکانی سەرکەوتوو بێت بێ ئەوەی وەک ئەمریکا کێشەی ئاسایشیە بێت؟ دڵنیام چین دەتوانێت. دۆخی ئێستا تێک چووە، بێگومان چین زۆر نیگەرانە و حەز دەکات نێوەندگیری بکات. بۆیە دەبینیت زۆر پەیوەندی تەلەفۆنی دەکرێت و باڵیۆز جای وەکو نێردەیەک لە نێوان ئەو وڵاتانەدا هاتوچۆ دەکات. ئێمە نامانەوێت ئەوە ڕووبدات، بەڵام ئەگەر ڕوو بدات، چین حەز دەکات هەوڵ بدات بۆ برەودان بە ئاشتی و گفتوگۆ. ئەگەر بۆ ماوەیەکی زۆر ڕوو بدات، دەبێت ڕێگەیەک هەبێت بۆ چارەسەرکردنی. هەر بۆیەش ئەم سەردانەی ترامپمان هەبوو. دڵنیام چین بیرۆڕا لەگەڵ ئەمریکا دەگۆڕێتەوە سەبارەت بەوەی چۆن بیر دەکەنەوە. بۆیە ئەگەر هەموو وڵاتە گەورەکان پێکەوە کار بکەن، ڕەنگە بتوانین کارەکان بۆ وڵاتە نێوخۆییەکان ئاسانتر بکەین بۆ پاراستنی ئاشتی. ئایا چین سوود لەبوونی سەربازی ئەمریکا دەبینێت کە یارمەتیدەرە لە پاراستنی سەقامگیری لە ناوچەکە لە کاتێکدا ئەو تەرکیز دەکاتە سەرکەشەپێدانی استراتیژی ئابووری؟ نەخێر، پێم وانییە چین سوود لە سوپای ئەمریکا وەربگرێت، چونکە ناتۆ لە ئەوروپایە. چین سوودی لێوەرناگرێت و دەبێت هەندێک بنکەی سەربازی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەبێت. چین تەنیا هاوکاری ئابووری دەکات. ڕەنگە ئەمریکا زیادەڕەوی لە ئاسایش یان هەژمونی سەربازیدا بکات. چین تەنیا هاوکاری ئابووری دەکات، بۆیە جیاوازێکی گەورە هەیە لە نێوان ئەو ڕێبازی ئەمریکا گرتوویەتە بەر. کە چین دەیەوێت ڕابەرایەتی لە جیهان بکات، بەڵام هیچ کات هیچ دەستپەشکەرێکی ئاسایشیان سەربازی یان دەستێوەردانێک ناکات لە ناوچەکەدا. ئەمە چۆنە؟
نەخێر چین دەتوانێت چونکە چین دەیەوێت خۆی لەوە بپارێزێت کە ئەگەر ئەم وڵاتە بەهێزتر بێت ئەوە لە ڕووی سەربازیەوە مامەڵەی لەگەڵدا دەکەیت یان لە شوێنێکی دیکە جەنگ ڕوودەدات. ئەو ڕێباز و ڕابردووەی کۆلۆنیالی یان ئیمپریالی چیتر لەلایەن چینەوە پەیڕەو ناکرێت. چین باوەڕی بە سەروەری یەکپارچەی خاک و هاوکاری ئاشتی خوازانە هەیە و دەبێت لەسەر ڕەزامەندی هەردوولا بێت. ئەوە هێزی بازاڕە، ئەگەر پێکەوە کار بکەین دەبێت لەسەر مەرجەکانی بازاڕ بێت و لەلایەن هەردوو لایەنەوە قبول کراو بێت. چین هەرگیز هیچ ویستێکی بەهێز نەسەپاندووە و هێزی سەربازی بۆ ئەوە بەکار نەهێناوە، بۆیە نابینیت ئەوە لە چین ڕوو بدات. هەموو ئەو ڕێککەوتن و هاوکاریانە بەڕاستی لەسەر خواستی هەردوو لایەنە و هەندێک جاریش لە سەرداوای ئەو وڵاتانەیە. ئایا چین ئامادە سەرکێشی بۆ چەسپاندنی ئاشتی بکات یان تەنیا بۆ پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆی دەجوڵێتەوە؟ نەخێر، چین هێزێکی گەورەی جیهانیە بۆ ئاشتی، هەر بۆیە دەبینیت هەموو ئەو سەرکردە ڕۆژئاواییانە دیانە چین. پاشان دەبینیت هەموو ئەو سەرکردە عەرەبانە و تەنانەت سەرکردەکانی ئێرانیش دێنە چین. ئەگەر چین بەڕاستی هێزێکی گەورە نەبێت بۆچی خۆیان ماندوو دەکەن و دێن؟ تەنانەت سەرۆک ترامپیش خۆی دێتە ئێرە. کاریگەری چین ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ لە گەشەکردندایە. بەڵام ئەو کاریگەریە بە زۆری لە هێزی ئابووری چینەوە سەرچاوی گرتووە، نەک هێزی سەربازی. هەرچەندە ئەو هێزە سەربازی چین هەیەی بەشی ئەوە دەکات هەر جوڵەیەک دژی چین ڕابگرێت. چین بە توانای بەرگری خۆی پارێزراوە، بەڵام پاشان لە ڕووی ئابووریەوە چین زۆر بەهێزترە، زۆر بەتواناترە و دەتوانێت هاوکاری زیاتر لە گۆڕەپانی جیهانیدا بکات. بەیەک ڕستە ئامانجی کۆتایی و ڕاستەقینی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ پێم وانییە چین هیچ ئامانجێکی کۆتایی تایبەتی هەبێت. چین مامەڵەیەکی یەکسان لەگەڵ هەموو بەشێکی ناوچەکەدا دەکات. چین دەیەوێت بە ئاشتی لەگەڵ هەموو وڵاتانی جیهان پێکەوە بژی. ئێمە لە گوندێکی جیهانیدا دەژین. 190 وڵات ئێستا لەسەر 193 بە لە من. ئێمە لە ڕاستیدا لە زەریایەکی گەورەداین. ئێمە 193 کابینەین، هەمومان لەسەر یەک بەلەمین، بۆیە دەبێت بەڕاستی ئاگاداری یەکتر بین و یەکتر بپارێزین. ئەوە فەلسەفەی چینە. وەکو لە گوتە چینیەکاندا هاتووە، ئێوەش لە هەمان بەلەمدا دەژین. دەبێت بەڕاستی پشتیوانی یەکتر بکەن. پێم وایە ڕەنگە ئەوە ئەو شێوازە بێت کە چین جیهانی پێدەبینێت. ئێمە هەمومان لە ژێر ئاسماندا یەک خێزانین، هیچ ناوچەیەک بە تایبەتی گیان ناکاتەوە. چین مامەڵەیەکی یەکسان لەگەڵ هەموواندا دەکات. زۆر سوپاس بەڕێزوانگ بۆ کاتی بەڕێستان. زۆر سوپاس. زۆر سوپاس کە بینەر و بیسەرمان بوو.